مەسرور بارزانی ڕایدەگەیەنێت پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق هەنگاوێکی باش بوو لە بەرەو پێشوەچوونی پرۆسەی سیاسی عێراق و ئومێدەوارن سەرۆکوەزیرانی نوێ لە نزیکترین کاتدا پێکهاتەی کابینەکەی تەواو بکات. ئەمڕۆ مەسرور بارزانی ڕاوشکاری ئەنجومەنی یاسایشی هەرێمی کوردستان لەگەڵ ماکسیمۆف باڵیۆزی رووسیا لە عێراق و شاندی یاوەری کۆبوو. لەو کۆبوونەوەیەدا پەرسەندنە سیاسی و سەربازیەکانی ناوچەکە بەگشتی و پێکهێنانی حکوومەتی نوێی هەرێمی کوردستان و چۆنیەتی چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا و پەیوەندیت مێژوویەکان نێوان رووسیا و هەرێمی کوردستان تاوتوێکران. مەسرور بارزانی لەبارەی پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق ئاماژەی بەوەدا پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق هەنگاوێکی باش بوو لە بەرەو پێشوەچوونی پرۆسەی سیاسی عێراق و ئومێدەوارن سەرۆکوەزیرانی نوێ لە نزیکترین کاتدا پێکهاتەی کابینەکەی تەواو بکات. ڕاوشکاری ئەنجومەنی یاسایشی هەرێمی کوردستان باسیشی لە جموجۆڵی تیرۆریستانی داعش لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان کرد. هەر لەو کۆبوونەوەیەدا هەردوولا جەختیان لە گرنگی و پتەوکردنی پەیوەندیەکانی نێوان هەردوو گەلی کوردستان و رووسیا کردەوە. لەو بارەیەوە باڵیۆزی رووسیا لە عێراق ئاماژەی بۆەوە کرد کە سەرکردایەتی سیاسی رووسیا بەبایەخەوە دەڕوانێتە بارودۆخی کورد و پێگەی هەرێمی کوردستان لە پەرسەندنەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و ڕاشی گەیەم. رووسیا پەیوەندی پتەوی لەگەڵ هەولێر هەیە، کار بۆ پەرەپێدانی زیاتری ئەو پەیوەندیانە لە گشت بوارەکاندا دەکات.